خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەش دەکەین دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ئێستادا هەوڵەکان بەردەوامن بۆ پێکهێنانی سێ سەرۆکایەتیەکەی عێراق. جم و جۆڵە سیاسیەکان بەردەوامن بۆ ئەوەی کە هەر لایەنەوە بتوانێت لە چوارچێوەی پێکهێنانی ئەو سێ سەرۆکایەتیەدا پشتی خۆی و بەرکەوتەی خۆی بپارێزێت. ئەوەی لە زاهیردا دەردەکەوێت لە ڕووکەشدا دەردەکەوێت کە ماڵی شیعە چوارچێوەی هەمانگیان هەیە تا ئەم دەقەیە و ئەنجومەنی باڵای سیاسی سونەکان هەیە. ئەوەی تێبینیش دەکرێت یەکێتی و پارتی تا ئێستا ڕوونیە کە ئایا بە یان هێزولانە سیاسەکانی دیکە بە تۆکمەیی یان بە یەکڕێزی دەچنە بەغدا یاخود هەر یەکە و بەجیا. ئەوەی لە چەند ڕۆژە ڕابردوو بینیمان یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی باڵا لە کۆبوونەوەدا بۆ هەروەک پارتی دموکراتی کوردستانیش دوو ڕۆژە لەگەڵ لایەنە شیعەکان و سونەکان لە هەوڵ و کۆبوونەوەدا. ئەم شەو ئەمانەوێت تاوتوێی دۆخی پێکەنانی سێ سەرۆکایەتیەکە پۆستەکان هەوڵەکان ناو ماڵی کوردی و تەڵەبی لایەنەکان لە کورد تاوتوێ بکەین لە پانۆرامادا بە میوانداری زۆر بەڕێز ڕزگار حاجی حەمەد دایرەکتەبی سیاسی چوتو نیشتیمانی کوردستان. ڕزگار بەخێر بێ. زۆر سپاس کردن. سپاس دەکەم. جا کەم مێشکت ماندوو بوو قسە باش بۆت نایەوانە؟ بە ئاسانیە. سپاس دەکەم، سپاس بۆ دەرفەتە. با باسی ئەوە بکەین وێنە ڕوونەکە یان وێنە گەورەکە لە چوارچێوەی ئێستا لە پێکهێنانی ئەو سێ سەرۆکایەتیە چۆن چۆنیە کاک ڕزگار؟ دیارە خۆتان ئاگادارن لەسەر هەموو هەڵبژاردنەکانی ڕابردوو ئەنجومەنی کە هەڵبژاردنەکان ئەنجام درراوە لە ماوەی چەند دەورەی دەورەکانی ڕابردووی پەرلەمانی عێراق پۆستەکان دابەشکراوە و تقریبەن بووە بە عورف سەرۆکی پەرلەمان بۆ پێکاتەی سونەیە، سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ پێکاتەی شیعەیە و سەرۆکی کۆماریش بۆ کورد بووە و لەناو کوردیش بوو یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. ئیستا هەوڵەکانی هەموو هێزولایەنە سیاسیەکان بەیەکەوە ئیتاری تەنسیقی خۆیان کۆ کردوتەوە، هەمویان بەیەکەوە کوتلەی ئەکبەریان ڕاگەیاندووە کە ئەوان ئەتوانن حکوومەت دروست دابمەزرێنن، چونەژە ناو خۆیان کۆ کردوتەوە بە هەمان شێوە لە ئیستاکە لە گفتوگۆ و دانووسانی ئەوەن کە ئەوانیش کەسێک دیاری بکەن بۆ سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بۆ مەسەلەی پۆستی سەرۆک کۆماریش خۆتان ئاگادارن تا ئێستا هێز و لایەنە سیاسی کوردیەکان بە تایبەتیش یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی و ئەوانە کە ئێمە دەتوانم بڕێم و توێش کراوە بەڵام بڕێن ڕێککەوتنێک یاخود هەماهەنگیەک یاخود ئەو تەجەموعانەی کە پێکاتەیشی ئەو سنە کوردیانە کوردنەیان کردو. ئەسبابەکەشی ئەوەیە ئێمە دواکەوتوین لە مەسەلەی پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان یاخود ڕێککەوتنێکی ئەوتۆ دروست نەبووە و ئەسبابەکەشی ئێمە لە چەندین وەفتەکانی ئێمە کە دانووسان و دانیشتنیان کردووە لە پێش هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە دوای هەڵبژاردنیش یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پێکهێنانی حکوومەتی کوردستان و وتوێژ و دانیشتنەکان و دانووسەکانەکان و ڕێککەوتن چەندین دانیشتن کراوە یەکێتی بەوازحی داخوازی و داواکاریەکانی خۆی خستۆتە ڕوو، پاکێزێکی خستۆتە ڕوو لە پێش هەڵبژاردن نزیک بوونەوەی زۆر باشە بوو. بە هەمان شێوەش پارتی دموکراتی کوردستانیش هەمان هاتوونەتە پێشەوە، بەڵام لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەکێتی نیشتیمانی کوردستان هەمان داخوازیەکانی ڕابردوویە، هیچ گۆڕانکاریەکیش نەهاتووە. ئامانجیشمانە ئێمە هەموو هێزولایەنە سیاسی کوردستانیەکان بەیەکەوە لە کوردستان بەیەکەوە ڕێک بکەوین، هەماهەنگی بکەین، تەنسیق بکەین، یەک دەنگ بین و لە عێراقیش بە هەمان شێوە. بەڵام لە ئاخر دانیشتنی وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان وەفدی پارتی دموکراتی کوردستان دیارە گۆڕانکاری بەسەر چۆن دەڵێ دانووسانەکان گۆڕانکاری بەسەر با بڵێن ڕێککەوتنەکان کراوە و ئەوێت جارێکی کە لە قۆناغی سەرەتاییەوە دەست پێ بکرێتەوە کە ئەمە پێم وایە نە خزمەت بە دۆخی هەرێمی کوردستان دەکات، نە خزمەتیش بە دۆخی یاخود ئەم دروست دامەزراندنی ئیستا یاخود بەشداریکردنی ئیستای
هێزە کوردستانیەکان دەکات لە بەغداد، چونکە ئێمە لەگەڵ دروستبوونی حکوومەتەکە و پەرلەمانی عێراق و ئەوانە کۆمەڵێک مەلەفی زۆر تایبەت دێتە پەرلەمانی عێراق. کورد لەم قۆناغە هەستیارەدا پێویستی بە یەکدەنگی و بە یەکڕیزی و بە هەماهەنگی تەواو هەیە. ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو بەیانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرچوو، باسمان لەوە کردووە ئێمە هەمومان بەیەکەوە دانووسان بکەین، هەمومان بەیەکەوە ڕێک بکەوین، هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و هەمیش بۆ عێراق. بەڵام لەسەر ئەوەی ڕابردوو ئێمە خۆتان زانن یعنی خۆ هەمان ڕێکەوتن و هەمان پێشنیاز و هەمان بەرنامەی حکومی کە لە ڕابردوو لە پێش هەڵبژاردننی عێراق کراوە، ئێستا هەمان بەرناممان هەیە، هیچ گۆڕانکاریەک ڕووی نەداوە هەتا پارتی دیموکراتی کوردستان ئێستا بێت بە وەرەقەیەکی تر بێتە پێشەوە. لەسەر مەسەلەی بەرنامجی حکومی قسە کراوە، نیقاش کراوە، وردەکاری لەسەر کراوە، لەسەر پۆست و شوێنەکان قسەی تەواو کراوە. بەڕێز کاک بافۆڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین جار سەردانی سەرکردایەتی سیاسی پارتی دیموکراتی کوردستانی کردووە. ئامانجمان زیاتر ئەوەیە کە ئێمە وەکو پێکهاتەکانی تر هەمومان با یەکدەنگ بین، هەمومان با بەیەکەوە بین. ئەمەی کە دێتە پێشەوە زۆر گرنگترە، زۆر هەستیارترە مەسەلەی بودجە. لە ساڵی لە مانگی 26 لەگەڵ جەلسەی پەرلەمانی جارێک کە بودجێ عێراق دێتە پێشەوە، قانونی نەوت و غاز دێتە پێشەوە، موچە و دەرماڵە و مەسەلەی خانە نشینی و کۆمەڵێک بابەتی گرنگ دێتە پێشەوە، هەمووی پێویستی بە هەماهەنگی و یەکڕیزی و یەکدەنگی هەیە، نەک بەتەنها یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان، لە هێز و لایەنە سیاسیەکانی تریش گرنگن. ئێمە بڕیارمان داوە لە کۆبوونەوەی خۆشمان هیچ هەنگاوێک نانین بەبێ ئاگادارکردنەوە و وتوێژ و دانیشتن لەگەڵ تێگڕای هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان، چونکە ئێمە لە بەغدا پێویستمان پێێتی، هێشتا کێشە و گیر و گرفتمان هەیە لە ناوچە کوردستانیەکان، هێشتا داخوازی و خواستی خەڵک هەیە. ئێمە لە دوو هەڵبژاردننی ڕابردوو بەڵێنی زۆرمان بە خەڵکی کوردستان داوە لەسەر چارەسەرکردنی کێشەی موچە، چارەسەرکردنی شایستە داراییەکان، چارەسەرکردنی مەسەلەی نەوت و ئەو بابەتانی کە دێتە پێشەوە. ئەوە لەوێ بە هەم ئەگەر ئێمە لێ ئیستاوە بە یەکەوە نەبین، هاوکار نەبین، هەماهنگ نەبین، دڵنیا بە لەوێ ناتوانین ئەوەی کە ئامانجی هەموو خەڵکی کوردستانە بەدەستی بێنین. بۆیە بە یەکەوە بوون باشتر خزمەتی قەزیەکەمان دەکات. باشە کاک ڕزگارەوە لە حەزمی یەکێتی لە حەزمی کورسەکانی یەکێتی زیاتر داواتان کردووە لە چوارچەوەی پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان پارتی لێرە و لێوێ ئەو لێدوانانە دەدات بە هیچ شێوەیەک ئەزانی چۆنە بۆ ئەگەر ئیستا یعنی ئەگەر بینە سەر بە ژمارە قسە بکەین، بە ژمارەی کورسیەکانی پەرلەمانی کوردستان قسە بکەین، کۆی کورسیەکانی پەرلەمانی کوردستان 100 کورسیە. پارتی دیموکراتی کوردستان تەنها خۆی 39% کورسیەکانی پەرلەمانی کوردستانە. ئەم نوێنەرایەتی 39% دەنگی خەڵکی کوردستان و کورسیەکانی پەرلەمانی کوردستان دەکات. یەکێتیش بە پێی حەجمی خۆی کە 23 کورسی هێناوە، بەڵام ئەگەر کۆی هەموو هێز و لایەنە سیاسەکانی کە ئێستا بەشێکی زۆریان بەشداری حکوومەتی نایەنەوێت بەشداری بکەن، کە من لە بەرنامەیەکی ترش قسەم کردووە بەشداری بکەن لەم حکوومەتە لەو حکوومەتە، ئەمە پرسیارێکی زۆر گرنگە. دەبێت لە پێش هەموو کەسێک هەموو شوێنێک پارتی دیموکراتی کوردستان پرسیار لە خۆی بکات، ئایا بۆچی هیچ هێزێکی هێز و لایەنێکی سیاسی کوردستانی بەشداری هەڵبژاردنیان کردووە، کورسیان بەدەستێناوە، بەشداری ئەو حکوومەتە ناکەن، نایەنەوێ بەشدار بن لە تەشکیلکردنی ئەو حکوومەتە. ئەسبابەکەی چییە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان چۆتە پێشەوە، ڕۆیشتۆتە پێشەوە، هەنگاوی ناوە لە پێناوی خەڵکی کوردستان، بەڵام بۆ باشکردنی گوزەرانی خەڵک، بۆ باشکردنی چۆن دەڕێ بەرنامەی حکومی ناکرێت. ئێمە لە هەڵبژاردننی ڕابردوو یان لەو حکوومەتەی ڕابردوو گلەیی و ڕخنەی زۆرمان هەبووە لەسەر مەسەلەی خزمەت گوزاری، لەسەر مەسەلەی جیاوازیکردن لە بینی دوو سنوور، لە بینی دوو شوێن. یعنی وەکو پێویست ئەوەی کە ئێمە مەبەستمان بۆ ئامانجمان بووە، چۆن لە هێز و لایەنە سیاسیەکانی کە نیگەرانن، ئێمەش نیگەرانیمان هەبووە. ئێمە هاتووین لەسەر بەرنامەیەک ڕێکەوتوین. ئیستا کە ئەگەر هەموو هێز و لایەنە سیاسیەکان جگە لە پارتیکۆی کێنۆس 61 کورسی لە دەرەوەی ئەو معادلە سیاسیە دەبێت. بۆیە دەبێت ئێمە هەموو هێز و لایەنە سیاسیەکان بە هەند وەرگرین، دەبێت داخوازی داواکاریەکانی هەمویان بێنینە سەرمێزی گفتوگۆ و لە بەرنامەی حکومیەکەش دەبێت بەڕاستی هەموو ئەو هێز و لایەنە سیاسیانەی کە لە کوردستان هەن 61%
نوێنەرایەتی دەنگی کوردستان دەکەن ناکرێ ئێمە بین گوێ لە ئەوان نەگرین ڕاوێژیان لەگەڵ نەکەین دانوستانیان لەگەڵ نەکەین داخوازەکانی ئێمەش هەمان ئەوەی کە لە پێش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بووە هەمان داخوازیە لەسەر بەرنامەی حکوومیەکە کێشەکە تا ئێستا هەبێ لەسەر پۆستیان لەسەر ئەو سفرکردنەوەیە کە کراوە لەسەر پۆستەیە نا پێم وانە ینی پۆستەکانی کوردستان ئەوەی ئیستاکە پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا داوای دەکات بۆ خۆی بۆ ژمارە کورسێکە هەیەی ئێمەش هەمان داخوازیمانێ لە کوردستان بۆ ژمارە کورسێکی هەمانە ئەمان یعنی ئەگەر بین ئەمان ئیساکە لەم هەڵبژارنەی ئەمجارە 26 کورسی خۆیان هەیە باشە ئێستا ئەمان ڕنگ بێ داوای دوو وەزارەتی سیادی گەورە بکەن لە عێراق و ئێمە مەسەلەن لە کوردستان بەپێی حەزم و کورسی و بەپێی حەزم و کورسی و ئەو هێز و لایەنە سیاسیانەشی کە بەشداری ناکەن ئەو وەزارەتانی کە هەیە ئەمان هێزی یەکەمن بە سەرچاو ئێمە هێزی دووەمین و ئێمە ڕنگ بێ لە هەندێک بابەتیش لەبەر بەرژەوەندی گەلەکەمان ئەگەر نەرمیشمان وان دەبێت لەبەر قۆناغا هەستیارەکەی ئەگەرنا یەکێتی نیشتیمانی کوردستان هاوشانی پارتی دیموکراتی کوردستان هێزێکی گەورەی گرنگی کاریگەرە و مەبەستێتی شەریکێکی ئەساسی بێت لەم حکوومەتە بۆ ئەوەی خزمەتی زیاتر بە خەڵکی کوردستان بکرێت ئێمە لە هەموو هەڵمەتەکانی هەڵبژارنی خۆمان سەرۆکی حزبەکەی خۆمان هەموو هەواڵەکانمان بڵێنمان بە خەڵک داوە بۆ باشکردنی وەزعی خەڵک بەڵێنمان داوە کە بارودۆخی خەڵک باش بکرێ بەڵێنمان داوە کە موچەکانیان چارەسەر بکرێ شایستەدارەیەکان باشتر بکرێ خزمەت گوزاری هەروەکو چۆن لە شوێنەکانی کوردستان دەکرێت لە هەولێر و دوهۆک و هەموو شوێنەکانیکە بە هەمان شێوە لە هەڵەبجە و گەرمیان و کۆیە کە سەر بە پارێزگای هەولێرە ڕاپەڕین و سلێمانی هەمووی ئەوەتە چەمچەماڵ هەمووی بە یەک شێوە خزمەت بکرێت چوم ئەم حکوومەتە حکوومەتی هەموو خەڵکی کوردستانە حکوومەتی هەموو سنوورەکانە حکوومەتی هەموو دەبەرەکانە ناکرێت و شوێنێک هەموو پێداویستی ژیان و هەموو خزمەت گوزارەکانی پێ بکەیت لەگەڵ ڕێزی زۆرم چونکە ئەوێش بە سنووری خۆمان نەزانین ناکرێت لایەنێکی کە فەرامۆش بکەیت کۆیە قەزایەکە سەر بە پارێزگای هەولێرە ناکرێت و قەزایەکە لەبەر ئەوەی نفوزی یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکانی کە لەوێ زیاترە تۆ بێی خزمەتگوزاری پێویست بە ئەوێ نەگەێنی بەڵام لە بەرامبەر ئەو دابڕۆی لە شوێنێکی کە هەموو پێداویستەکانیان بۆ دابینکەی داخوازەکانی ئێمە بۆ خەڵکی کوردستانە ئێمە پۆستمان ئەوەندە بە گرنگی هین نەکردووە بەڵام کە داوای پۆستیش دەکەین داوای پۆستە خزمەت گوزاریەکان دەکەین ئامان زمانە خزمەتی هەموو شوێنەکان بکەین بە بێجیاوازی ئێمە تەنها داواکاری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە خزمەت گوزاری بکرێت بۆ هەم لەو خۆ بە دوورگرتن و لەو سفرکردنەوەی ڕێکەوتنانە بە ڕێزکاکرد من پێم وابێ ئەمەی کە ئیستاکە دواخستنی یاخود ڕێک نەکەوتن لەسەر دامەزراندن و دروستکردنی حکوومەتی هەرێمی کوردستان ڕنگ بێ لێکدانەوەیەکی یاخود لێکدانەوە یاخود تەحلیلێکی خەڵەتیان بۆی هەبێت ئەمان ئەگەر پێیان وابێت ئیستا ئەمان حکوومەتەکە بەڕێوە دەبن و هەموو بڕیارەکان ئیشەکان و بڕیارەکان لە بەردەستی خۆیانەوە حکوومەتەکە دروست نەبووە کە ماوەی حکوومەتەکە کۆتایی پێهاتوو دەبواە زووتر ئێمە حکوومەتەکە دروستکەین ئەمە لێکدانەوەیەکی باش نابێت خزمەت بە خەڵکی کوردستانیش ناکات باشتر وایە لەسەر مێزی گفتوگۆدا بنیشین ئەوەی کە لە پێش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کراوە دابنیشین تاتەڵی بکەین دەبواە ئێمە بە زووترین کات ڕێک بکەوین ئەوەتە خۆتان بە مقصر نازانۆکیێتی ئێمە کورتی لێ لە بەرە پێکەنان بەعکسەوە ئێمە هەمیشە لەگەڵ ئەوەین بە شێوەیەکی زۆر تەندروست بە شێوەیەکی عادلانە و پێشمان باش بووە هەموو هێز و لایەنە سیاسیەکان بەشداری بکەن حکوومەتەکەی کوردستان دابمەزرێت ئێمە ڕێگر نەبووینە ئێمە ڕنگ بێ لە هەڵمەتی بانگەشەکەش کە قسەمان دەکردەمان گوت ئێمە نامانەوێت حکوومەتێک دروست ببێت ئەگەر خزمەت گوزار نەبێت ئەگە بەرنامەکانی لە خزمەتی خەڵک نەبێت ناسن ناو حکوومەتێک کە بە دیزاین کراوە بەیان زۆر نا بە هیچ شێوەیەک یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەی هەیە و قسەش لەسەرەوە کراوە ڕێکەوتنیش کراوە یعنی لەسەر مەسەلەی بەرنامەی حکومی و چۆن ئالیەتی ئیشکردن هەردوو لا ئێمە لەسەر وەرەقە حکومیەکە و بەرنامە حکومیەکە ڕێکەوتوین ئێستا ئەوەی کە گەڕانەوە بۆ دواوە برادرانی پارتی دیموکراتی کوردستانە ئەگەرنا ئێمە لە بەیانەکەی ئەخیریشمان
جاریشی قسەمان کردووە دەڕێن ئێمە ئامادەین دەرگاکرا ئەوەیە هەمومان بە بەردەوام بین بۆ ئەوەی حکوومەتەکەی خۆمان دابمەزرێ بۆ ئەوی بە یەک ریزی بە یەک دەنجی هەمومان بەیەکەوە بڕۆین لە بەغداد داخوازی و داکۆچی لە خواست و داخوازیەکانی خەڵک بکەین. ئێمە نوێنەرایەتی کردن و وەرگرتنی دەنجی خەڵکو و بەدەستێنانی کورسی بۆ ئەوە نییە ئێمە بڕۆین ڕێگری و یاخود کێشە و گیر و گرفت دروستکەین بۆ ئەوەی ئێمە بڕۆینە پێشەوە بۆ ئەوی بڕۆین زیاتر خزمەت بکەین. ئەوە تا بابەتی مەسلەی موچە و نەوت و ئەوانە ئێستا هەمووی گەڕاوەتەوە بەغداد لە مەرکەزە. بۆیە ناکۆچی ناڕێکی کاریگەری خراپی دەبێت لە سەرمان. باشترین ڕێگا ئەوەیە هەمومان کۆک بین بە یەکەوە یەکدەنگ بین هاوکار و هەماهەنگ بین هەموو لە هەموو قۆناغەکانی دامەزرانی حکوومەت و داخوازی خەڵک یەکدەنجی و یەک ڕوویزی سوودی زیاتری هەبووە. حکوومەتی هەرێمی باشتر بردەتە پێشەوە. نمونەت بۆ ئەو پێ دەڵێم لە یەک کۆبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر مەسلەی موچە یەک ڕێککەوتن لە یەک کۆبوونەوە کرات. برای بەڕێزم کاک بافڵ لە سەردانێک بۆ بەغداد چوو ڕێککەوتنەکەی ڕێککەوتنی نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی لێکەوتە و تا ئەم دەقێژ موچە دێت و ئەو ڕێککەوتنایە حتا مەسلەی نەوتی کوردستان چۆن و درابک سۆم و میزانیەکە دەگەڕێتەوە ئەوانە هەنگاوێکی گرنگ و ئەمە بە یەک ریزی کرا. ئەگەر ئێمە ڕێک بین بە یەکەوە بین چەندین جاری تریش کاک بافڵ دەتوانێت لە بەغدا لەگەڵ هەموو هێزوولانە سیاسیەکان ڕێککەوتنی تۆکمەتر و باشتر بێنێتە ئاراوە بۆ کوردستان. باشە پارتی دیموکراتی کوردستان دەڵێت پاکێجی حکوومەتی هەرێم پاکێجێکە حکوومەتی پێکەنانی سەرۆکاتەکەی بەغداش پاکێجێکی دیکەیە. ئێستا بۆ مەسلەی سەرۆک کۆمار ئێوە هیچ ئەلێکتێکیشتێک هەیە لەگەڵ پارتی ئەو تا دەبینین ئێوە لە 2-3 ڕۆژی ڕابردوو لە بەغدا بوون پارتی ئێستا لە بەغدایە مەسەلەن ئەم بابەتە هیچ بۆ ناچێت کە ڕێککەوتنێکە بێ کاکرزگار. ئێمە تا ئێستا لەسەر مەسلەی بەغدا ئەوانە نەخێر ڕێککەوتن نییە ئێمە لە کوردستان مەفروض بوو لە پێش ئیستا ئێمە ڕێککەوتنەکانی کوردستان بکرایە. ئێستا لە بەغداش نەخێر لەسەر مەسلەی پۆستەکان و ئەوانە ئەمان وەفدی بەجییان هەبوو ئێمە وەفدی بەجیا ڕۆشتوینە بەڵام لە نەتیجە ئەو پۆستانی کە هەیە لە بەغدا بۆ کورد دیاری کراوە و یاخود بۆتە بابەتێک هێزوولانە سیاسیەکانی عێراقیش بێ ئاگانین بە ئاگان لە کوردستان لەوەش تێگەیشتون کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێشخەری زۆری کردووە نەرمی زۆریشی نواندووە بۆ ئەوەی بتوانین ئێمە خۆمان ڕێکخەین و یەک بین. ئێمە لەسەر مەسلەی پۆستەکان سەرۆکی کۆمار هەروەکو چۆن لە کوردستان سەرۆکی پارتی کاک فارس ئەم ڕۆتوێتی دەڵێمە لە بەروی کورسی زۆرمان هێناوە پۆستی سەرۆک کۆمار بۆ پارتیە کورسی زۆریان نهێناوە ئەمجارە ئەمان لە هەڵبژارنی 21 کورسیان هێناوە ئێستا 26 کورسیان هێناوە پێنجی کۆتاش کۆتا ڕنگ بێت لە مەعادلە سیاسیەکانی عێراق تا ئیستا ئەم کۆتا لەسەر ئەو حزبە حیساب ناکرێت دواتر دەچێتە ناو مەعادلەکەوە لە کاتی دەنگدان و ئەوانە بەڵام ئێستا هەموو حزبێک کورسیەکانی خۆی بۆ حساب دەکرێت. من قسەم لەسەر ئەو بابەتە نییە. هەموو هێزوولانە سیاسی عێراقیەکان لەوە تێدەگەن لە کوردستان سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی هەرێم سەرۆکی مەسەلەی دادگا و ئەنجومەنی ئەوانە لای پارتی دیموکراتی کوردستانە ئەوە وازەحە. لە عێراقیش ئێمەەوە چەندین دەورەیە بە دوای یەک زۆر جار بە ململانێ و بە منافەسە زۆر جاریش ئەگەر ڕێککەوتنیەکی هێواشیش هەبووە بەڵام پۆستی سەرۆک کۆمار بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەن لایەنە شیعەکان و بەشێک لەلایەنە سوننەکان هەیە کە پۆستی سەرۆک کۆمار بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە هیچ لایەنێکی سیاسی لە عێراق نییە بەشی ئەو سوننەوە لەگەڵ ئەوە نەبێت کە پۆستی سەرۆک کۆمار لای یەکێتی نیشتیمانی کوردستان بێت. هەموو هێزوولایەنە سیاسیەکان لە عێراق بە تێگڕا لەگەڵ ئەوەن پۆستی سەرۆک کۆمار عێراق لای یەکێتی نیشتیمانی کوردستان بێت. بەڵام پێشان خۆش یەکێتی و پارتی کۆک بن. ئێمەش پێمان باشە ئێمە پێمان باشە هەموو لایەکیش پێی باشە کە ئێمە هەمومان بەیەکەوە نرکە لەسەر مەسەلەی سەرۆک کۆمار لەسەر هەموو بابەتەکانی کە دێتە پێشەوە لە بەغدا کۆک بین و یەکدەنگ بین و حەقیشە یەکدەنگ بین حەقیشە کۆک بین. ئەوە تا هێزەکانی شیعە چەندین حزب و لایەنە سیاسین هەمووی بە ڕێژەیەک لە ڕێژەکان کورسی هێناوە بەڵام لە نەتیجە هاتن کۆبوونەوە و وتیانەوە ئێمە یەک حزبی ناومان ئیتاری تەنسیقی ئەو ژماری کورسیەکانمانە و
ئێمە ڕێز و زەرادادنین ئێمەش ئەومان پێ باشە پێشنیاری یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ ئەو بابەتە باشە ئێمە لە هەڵبژار من باسی بابەتێک دەکەم لە دوای هەڵبژارنی ساڵی 21 ئێمە چوینە بەغدا بە هەمان شێوە برادرانی پارتی دیموکراتی کوردستان لە پێش ئێمە چوونە بەغدا چوونە ناو هاوکێشەیەکی سیاسی تەحالوفی سولاسی کە کێشە و گیر و گرفتی زۆری دروست دەکرد هەم بۆ عێراق هەم بۆ کوردستان هەم بۆ شیعە هەم بۆ سون هەم بۆ کوردیش ئێمە چوینە ناو معادلەیەکەوە چوین گوتمان ئێمە لەگەڵ هیچ کێشە و گیر و گرفتێک نین نامانەوێت نە ناوماڵی سونە نە ناوماڵی شیعە تێک نادەین دەمانەوێت هەموو هێز و لایەنە سیاسیەکان بەیەکەوە حکوومەتێک دروستکەین وەک ئەوەی کە دروست کرا ئێمە پێمان وابوو سیاسەتێکی تەندروستمان کردووە چونکە نەمانویستە کێشە و گرفت لە عێراق دروست بێت چونکە هەر کێشەیەک خوا نەخواستە هەر بابەتێکی خراپ کە لە عێراق دروست بوو ڕنگدانەوەی دەبێت و کاریگەریشی دەبێت لەسەر کوردستان هەوڵی ئەو کاتش سەرۆک بافڵ هەوڵی زۆریدا لەگە برادرانی پارتی دیموکراتی کوردستان ئەم معادلەی هاوکێشەی تەحالوفی سولاسی تەحالوفی سولاسی یەکە کە بکرێ نە لە بەرژەوەندی کووردە و کێشەشمان بۆ ئایندە بۆ دروست دەکە هەوڵی زۆری داکە نەڕۆنە ناو معادلەکە ئەو کاتە پێم وابوو ئەوان پێیان وایە ئێمە بە هەڵەت چوین و ڕنگ بێ ئەمان بەو سێ حزبی کە دروست پێکەوە بوون هەموو پۆستەکانی سەرۆکی پەرلەمانی عێراق و سەرۆک وەزیران و سەرۆک کۆمار هەمووی وەردەگرنوتەوە لە ئەنجامدا نەتیجەکە گۆڕانکاری بەسەر هات هەر ئەو حیزبانی کە ئێستاە هاتن هەم پەرلەمانیشیان دروست کرد حکوومەت و سەرۆک کۆماریش خۆتانزانن یەکێتی وەریگرت و دوای ئەمە پارتی دیموکراتی کوردستان لەو سێلایەنە دوو لایەنیان هاتنەوە ناو ئەو هاوکێشەی کە ئێمەتیای واتە ئێمە سیاسەت بایکۆتی کرد بەڵام دوو لایەنەکەی کە هاتنەوە ناو ئەو معادلەی کە ئێمەتیای بوون چونکە ئێمە ڕێگایەک هەڵدەبژێرین ئەو ڕێگایە کە چۆن دەڵێت زۆرینەی خەڵک لەگەڕی بێت خزمەت بە هەموو خەڵک بکات کێشە و گیر و گرفت دروست نەکات ئیستاش ئێمە بۆ ئەم دەورەی خولی پەرلەمانی عێراق لەگەڵ ئەوەم هەموو هێزولانە سیاسەکان کۆمەڵی ئیسلامی یەکگرت و هەڵوێست هەموو ئەوانەی کە لە کوردستان هەن بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە هەمومان بەیەکەوە دابنیشین مەفروض بوو ئێستا ئێمە وەرەقەیەکی سیاسی کوردیمان هەبێ بەرنمەیەکی وردمان هەبێت بۆ هەرێمەکەمان بۆ وەزعی بارودۆخی خەڵکەکەمان هەمومان بەیەکەوە ئەو وەرەقە سیاسیە ببینە پێشەوە و دڵنیاچیش دەکەمەوە باشتر گوێمان لێ دەگیرێت کاکزگارەوەی وەکوونیێت خوێندنەوە زانیاری پێتان وایە پارتی بۆ پۆست سەرۆک کۆمار کاندیدی دەبێت ئەمەیان ناتوانم من لە زیاتی ئەوان وەڵامتان بدەمەوە بەڵام ئومێد دەکەم ئومێدەوارم ئەمان لەو بابەتە پێم وایە هێزولایەنەکانی کە ئەوە دروست ناکەن باش نییە بیکەن لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نییە چونکە ناکرێ ئێمە لە بیدایەتی دروستبوونی ئەو حکوومەتە ئێمە بەتەنها بکەوینە بەرامبەر یەک من ئەوەش بە ئاشکرا و بە ڕوونی هەموو هێزولانە سیاسیەکانیشی ئەو سونە بە ئێمەیان ڕاگەیاندووە پۆستی سەرۆک کۆمار بۆ کووردە لە ناو کوردیش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە هەندێک ناوەندی میدیایی و ئەوانەیان هەندێک چاودێری سیاسی باسییان دەکرد کە ڕەنگە گۆڕینەوەیە کە بێ شێتی پۆستێکی باڵا لە هەرێم وەربگری و پارتی ئەو هیچ لەو بابەتە لە هیچ شێوەیەک هیچ باس هیچ گۆڕینەوەیەک نەکراوە ئێمە ئەوەی کە مناقەشە و قسە لەسەر بابەتەکانی کە دێتە پێشەوە ئێستا کە ئەوەی کە هەیە سێ پۆستە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە سەرۆک کۆمارە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئێمە لەگەڵ هەموو هێزولانە سیاسەکان نەک هەر پێیان باشە چکە پێیان ڕەواشەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بێ چکە لەوە تێدەگەن دەڵێنەوە لە کوردستان هەموو پۆستە باڵەکان لای ئەوانە یەکێتی تا ئێستا کاندیدی دیاری کردو بۆ پۆست سەرۆک کۆمار ئێمە هیچ جارێ لەم قۆناغە ئێمە ڕنگ بێ لە نێوان خۆمان قسەمان کرد بێت مناقەشەمان کردبێت بەڵام بە فەرمی کەسێکمان دیاری کرد بێت و ناومان لێ نابێت هیچ ناوێکمان دیاری نەکردووە نەبوو لایەنە سیاسی هیچ لە هێز و لایەنێکی سیاسی عێراقی و کوردستانیش ئەوەی هەیە دەنگۆی میدیایە مەسەل لێرە لێ باسی زۆر زۆر دەکرێت لەم مەسەلەی تەوازنی ئیقلیمیدا یەکێتی نیشتیمانی کوردستان لە هیچ بەرێک حسابە کاگرزگار یەکێتی نیشتیمانی کوردستان لەم مەرحەلەی ئیستاکە لە دوای کۆنگرەی پێنجەوە دەتوانم بڵێم پەیوەندیەکانی لەسەر ئاستی دەرەوە لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی ناوچەیش
باشتری یعنی چۆندەڵێ زۆر بە باشی چۆتە پێشەوە پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی دەوروبەر زۆر باشە پەیوەندیەکانمان لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکە عێراقیەکان زۆر باشە پەیوەندیەکانمان خۆتان ئاگادارن لەگەڵ ئەمریکا و بەریتانیا شوێنەکانی تر زۆر باشە خۆتانزان بەڕێز کاک بافڵ سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان سەردانی ئەمریکاش دەکات سەردانی بەریتانیاش دەکات و کۆمەڵێک ڕنگ بێت کۆبوونەوە دانیشتنی زۆر گرنگی سیاسیش بکات لە هەمان کاتدا لەگەڵ ئێران و لەگەڵ عێراق و لەگەڵ هەموو شوێنەکان ئێمە سیاست دەکەین بۆ ئەوەی زیاتر خزمەت بە خەڵکی کوردستان بگەێنین پەیوەندیەکانیشمان بۆ ئەوەیە چۆن دەڵێ دۆخی کوردستان باشتر ببینە پێشەوە و هێز و لایەنە سیاسیەکانی عێراق و دەرەوە و دەوروبەریش چۆن دەڵێ لە کوردستان بۆ خزمەتی کوردستان بەکاربێنی. باشە کاکرزگار لە حاڵەتێکی وەهادا گەر دۆخەکە گەیشتە ململانەیەکی تۆن دیسان وەکو جارەکەی دیکە یەکێتی بە ناچاری خۆ دەبێ بچێتە ناو ململانەیە ینی مەترسی نییە مەسەلەی ئیقلیمی تەداخولکردنەوەوانە پێم وانە لەسەر مەسەلی سەر و کۆمار پێم وانە مەسەلی با بڵێن دەوڵەتی ئیقلیمی ئەوانە تەدەخولی ئەوها ڕاستە و خۆ بکات پێشم وایە کە بچینە ناو ململانێ و منافەسەش چونکە چێ ئەوانەی کە دەنگ بدەن کە دەنگدەن بە سەرۆکی کۆمارە و هێز و لایەنە سیاسی عێراقیانەیە کە لە پەرلەمان ئەمانیش هەمویان دەتوانم بڵێم ڕای خۆیان گوتووە پێمانیان گوتووە پێمان خۆشە هەمووتان بەیەکەوە ڕێک بن و کۆک بن و کەسێک دیاری بکەن بەڵام ئەگەر کەسەکە کە ڕێککەوتن نەبێ ئەم پۆستە پۆستی کوردە و لە ناو کوردیشی ئێوە بۆ پۆستی ئەنجومەنی باڵای ئەنجومەنی سیاسی سونە و تارێک تەنسیقیش هەر کاندیدێکیان دیاری کردەوە گرفتێکتان هەیە نەخێر ئەمە هەنجیتان هەیە لەگەڵەوانە ئێمە لەگەڵ هەر تۆکیچەتی ئێمە لەگەڵ ئەنجومەنی سیاسی سونەش و لەگەڵ ئیتاری تەنسیقیش دانیشتن و بینی خۆمان کردووە پێشنیارەکانی ئەوان دیاریکردنی کاندیدەکانی ئەوان هەر چیەک دادەنێن لە لای ئێمە ڕێزدەی گیراوە و زۆر بە ئەمانەتەوە تەعاملی لەگەڵ دەکەین هەم بۆ سونەکان و هەموو شیعەکانی ئەوەی نزیک بۆتەوە لە سپۆسەرۆکی ئەنجومەنی وەزیران تاری تەنسیقی لە ناو خۆیاندا نزیک بوونەتەوە لەسەر ئەمانیش لیستێکی زۆر ئەمان هەر لە بیدایەتی کۆبوونەوەی خۆیان و ئیعلانکردنی کوتلەی ئەکبەر کە هەموو هێز و لایەنە سیاسیەکان بوون دوو لیژنەیان پێکێناوە لیژنەیەکیان بۆ دانانی پێوەەر بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران کێ بێت چۆن بێ ئەو پێوەرانەی کە پێویستە چۆنی تابێ لیژنەیەکیش بۆ ئەوەی چۆن دەڵێ چەند کەسێک ئەکیت خۆیان دەپاڵێون دەڕۆنە ناو لیژنەکەەوە ناو لیژنەکە ئەو کاتە خۆیان بڕیار دەدەن بە زۆرینە یەکێک لەو کاندیدانی کە دێت پێشەوە دیاری دەکەن بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەمووشیان لە سەوەرەقەیەکی سیاسی ئیمزایان کردووە پابەند دەبن بە بڕیارەکانی ئەو لیژنەی کە دیاریان لادان نییە ئیمزایان کردووە چێ نزیک بۆتەوە ئەگەر من ناتوانم ئێستا بە تەحلیلی بڵێم فلان نزیک بۆتەوە یانە بەڵام چەند کەسێک ناوی لە ناو پاڵێ و راوەکانە ئەمانیش ئێستاکە لە چۆن دەڵێ لە بەرنامە و لە ئیشکردن و لە نزیک بوونەوەی ڕایەکان و بۆ ئەوی هەمووی بەیەکەوە کاندیدێک دیاریکەن حکومیەکانی یەکێتی پەرامۆشی نەکردو طبعا لە کابینەی حکوومەتیشدا جگە لەسەر و کۆمار یەکێتی پۆستی بەردەکەوێت بەدڵنیاییەوە ئێمە لە ڕابردوویمە لە هەڵبژارنی 21 دوو وەزارەتمان لەلا بووە بە هەمان شێوە دوای ئەوەی کە سێ سەرۆکایەتیەکە چۆن دەڕێت تەشکیل دەبێت ئەو کاتە هێز و لایەنە سیاسیەکان دادەنیشتنەوە جارێکیکە ئەو پۆستانەی کە هەیە بە تایبەتی وزارەتەکان بە پێی ئەو پێوەرانی کە لە ڕابردوو هەیان بووە جارێکیکە دادەنیشتنەوە ئەو وەزارەتانی کە بەریەکێتی دەکەوێت یاخود بەر هێزەکانیشی ئەو سونە دەکەوێت جارێکیکە داوای کاندید دەکرێت و خەڵکی بۆ دیاری دەکرێت بۆ ئەوێ باشە کاکرزگار لە حاڵەتێکی وەهادا ئەگەر من تەنانەت کە خواستی کەس نیە ململانێ لەسەر سەرۆک کۆمار گەیشتە وەکو سیناریۆکانی ڕابردوو هێشتا ئێوە مکڕم و سوورن لەسەرەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەک پێک بێکە بتوانێت خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکە هەموو لایەک کۆکاتەوە لەسەر مێزێک یان دیسان جەبهەیەکی کوردستانی پێک بێنن لە بەغدا
ئێمە مەسەلەی سەر کۆمار منافەسە ببێت و بڕێنە پێشەوە و کاندید بێنین و ببین و ئەنە خۆ کە بچینە ناو منافەسەی تر منافەسەیە و دەنگە و هێزولانە سیاسەکان دەنگەدەن. مەسەلەی کوردستانیش ئێمە ئەو پاکێجە یاخود ئەو بەرنامانەی کە هەمان بۆ خۆ ئێمە پەشیمان نەبووینێتەوە لێی پەشیمان نەبووینێتەوە ئێستا بڵێ سبەینێ کۆبوونەوە لەسەر ئەو پاکێجەوە حاضر. ئێمە لە ڕابرد و وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکایەتی کاقوبات لێوێ بووکو لەگەڵ هەواڵەکانی کەمان و وەفدی پارتی دیموکراتی کوردستانیش لەگەڵیان بوون دانیشتون نزیک بوونەوەی زۆر باشە بووە هەڵبژاردن کراوە خۆ لە دوای هەڵبژاردن هیچ شتێک لە گۆڕانکاری نەبووە یعنی بۆ بگەڕێینە دواوە بۆ کاتەکە دوا بخەین خەڵکی کوردستان پێویستی بە ئەوەیە تشکیلی حکوومەتەکەی دروست ببێتەوە هەنگاو دابنێ بەرنامەی حکوومیەکەی ڕێک بخاتەوە باسم لەوە کرد ئێمە دەڕۆینەوە بەغدا لە ساڵی 26 ساڵی مەسلەی بۆ یەکەمی لە دوای ئەم خوتەی 3 ساڵی میزانی عێراق کۆتایی دێت لە مانگی 26 و بە دواوە میزانیە مەسلەی نەوت شایستە داراییەکان موچەی خەڵک هەموو ئەو بابەتانە دێتە پێشەوە دەبێت ئێمە کۆک بین دەبێت یەک دەنگ بین ناکرێ ینی بەڕاستی مەسلەی ئیدارەدانی حکوومەت ئیدارەدانی بەرنامەی حکومی بە عینادی سیاسی ناکرێت ئێمە لە هەرێمێکین 4 پارێزگاین چەند حزبێکین لە ساحەی سیاسیەکە ئیش دەکەین دەبوایە زۆر لەوە زیاتر بڕۆیشتێنێتە پێشەوە دەبێت ئێمە بەڕاستی هەستیاری بارودۆخەکە هەستیاری وەختەکە دێنە ڕەچاو بکەین یەکدەنگ بین کۆک بین لە بەغدا بەیانی ئێمە هەرێمێکمان هەیە هەمومان دەبێت پارێزگاری لەو هەرێمە بکەین بەیانی هەر بابەتێک بێتە پێشەوە لەسەر میزانیە و بودجە پێویستمان بە هەموو هێزولانە سیاسیەکانە هیچ هێزێکی سیاسی ناتوانێت بڕێ من دەتوانم هەموو شوکارەکان لەوێ ڕێک بخەم باسم لەوە کرد کێشەیەکی زۆر گەورە و گرفتێکی زۆر گەورە هەبوو لەسەر مەسەلەی موچە و ڕێکەوتنی سیاسی هەرێم و کوردستان گەیشتووە بنبەست ئێمە بە یەک کۆبوونەوە بە یەک ڕێکەوتنیەک توانرا ئەم بەستەڵەکە بشکێنرێت ئەگەر ئەو بابەتەی کە ئێمە باسی لێوە دەکەین ئەم ڕێکەوتنانە ئەم هەمانجی تەنسیقا ئەم شەراکەتە ئەگەر بە یەکەوە بین لە بەغدا باش دەنگمان بیستراو دەبێت باشە کاکرزگار لە ئەو چوارچێوەی لە ئەوانەی چوارچێوەی هەمانجیچە ئەوانەی ئەنجومەنی باڵای سیاسی سونەکان هیچ لایەنێک هیچ کەسایەتێکی سیاسی هەیە بلاکلیز بێ لە ئەمریکا لە وڵاتانی دیکە تا عیبە بێ لەگەڵی کۆ ببیەوە مثلا زۆر جار تەنز لە یەکێتی ئەدرێکە بۆ نمونە بەناو بۆ لەگەڵ بەڕێز خەس عەلی کۆبنەوە بڕۆژ برادرانی پارتی کۆبوونەوە ینی ئەمە ئەم چاواشەکاریانە لە ئاستی باڵا کە ئەکرێ ینی استیفادەی هەیە ئەزانی چۆنە ئەم بابەتە من خۆم زۆر جار دەیبینم لەسەر ئەوەی باسی ئەمە دەکەن فلان کۆبوونەوە لەگەڵ ئەوەی ئەوێ کراویشێتی وای کرد قەناعەت بکەن ئەوەی کە ئێمە کردومانە ئەوانی شۆک ئێمە و زیاتریشیان کردو لەگەڵ هەمویان دانیشتون لەگەڵ هەمویان کۆبوونەوەیان کردووە و هەموو ئەوانەش ڕۆیشتونەتە لای ئەوان مەسەرەن ئەستا ئەمە زۆر جار گوێلەوە دەگرم دەڵێن ئەمە یەکێتی لەگەڵ ئەوە لەگە حەشدە و نازام چییە فالح فەیاض سەرۆکی ڕئیسی حەشدی عێراقیە و لەگەڵ ئەوانی شەو سەردانی ئەوێش دەکا و کۆبوونەوەشی لەگەڵ دەکەن و داش دەنیشن و هەموو بابەتێک دێتە پێشەوە من پێم وان نییە یعنی ئەم بابەتانە تەنها بۆ بابەتێکی نازانم سوۆشیال میدیا بۆ بابەتێکی زۆر نازانم بۆچی بەکاری دێن نەگەرنە ئەمان بیرتما بە قەیس خەز عەلی چەند کورسی هەیە بۆ ڕزگار ئەو جاریان لەم هەڵبژارنەی ئێستاکە 27 کورسی پەرلەمانی هەیە 27 هەیە بەڵێ 27 کورسی بلاک لیستدایە کەس ئێمە بەنسبەت هێز و لایەنە سیاسی عێراقیەکان هەمووی بەیەکەوە کۆبوونەوە دەکرێت هەمووی بەیەکەوە دادەنیشن سونە شیعە کورد هەموو لایەنەکان هیچ شتێک نییە کە دوای مخاطبەی بینەر دەکەین زۆر جار وا دەزانن کە ئەوانە ئێخۆ ئاخر یعنی ئەگە پارتی دیموکراتی کوردستان وا بدە خۆیان سەر لەگەڵ هەمویان دادەنیشن ئەمڕۆ بەڵێ لەک ئەمڕۆ لە ڕابردووش کۆبوونەوەیان کردووە لەگەڵ هەموو هێز و لایەنە سیاسیەکان دانیشتون کاکە ئیتاری تەنسیقی لەکوێ پێکاتووە لە فالح فەیاض پێکاتووە لە خەز عەلیە لە ڕەیانە لە هەمویانن هەمووی لە ناو ئیتارن
ئەم خۆی ئیستاکە لە تەحالف لە ئیدارەی دەور لە هەموو هێز و لایەنە سیاسی لەوێن لەوێش ئەوان لە کۆبوونەوەکانی ئێوە بەشداری دەکەن. یعنی ئەوە نییە ئێمە شتێکمان کردبێت و ئەوان نەیان کردبێت. بگرە ئێمە باشتر توانیمانە پەیوەندیەکانی خۆمان لەوێ ببینە پێشەوە لە خزمەتی خەڵکی کوردستان، لە خزمەتی هەرێمی کوردستان. ئەگەر ئەو پەیوەندیە باشانە نەبێت، ئەگەر ئێمە ئەو عیلاقات و تەنسیقە نەبێت هەم لەگەڵ هێز و لایەنە سنیەکان هێز و لایەنە شیعیەکان چۆن سەرۆکی حزبەکەی من دەڕوات بە یەک کۆبوونەوە لەگەڵ محەممەد شیع بابەتی چارەسەرکردنی کێشەی موسە دەکات و دڵنیاش دەکەمەوە هەنگاوی زیاتریش دەنێت بۆ خزمەتی هەرێمی کوردستان. ئەخیر پرسیارم بۆ جەماوەر و لانگر و ئەوانەی کە بەیەکێتی خۆشحاڵن، یەکێتی لەسەر ئاستی عێراق ڕۆڵی چۆنە و چۆن دەبێت لە داهاتوو؟ یەکێتی لەسەر ئاستی عێراق دەتوانم بڵێم لەسەر ئاستی دەرەوەش ئیستا هەنگاوی زۆر باش چۆتە پێشەوە. هەموو هێز و لایەنە سیاسی عێراقیەکان یەکێتی بە هێزێکی واقعی دەبینن، بە هێزێکی واقعبین، دووربین، بە هێزێکی دەبینن کە بە فعلی هەموو بەرنامەکانی بۆ خزمەتی گەلی کوردستانە و هیچ ڕۆژێکیش ئێمە نەبووینێتە کێشە و گیر و گرفت و یاخود چۆن دەڵێ هەوڵ بدەین هەڕەشە بکەین کێشە دروستکەین کە ئاکامەکەی خراپیەکەی بۆ خەڵکی کوردستان بێت. هەمیشە ئێمە هەوڵمان داوە گرفت و کێشەی لایەنە سیاسیەکانی کە لە بەغدا ئێمە بڕۆین بە دوای بۆ چارەسەرکردنی زیاتری، چونکە ئێمە لە نەتیجە خۆتان دەزانن هەموو ئەو بابەتانێک کە ئیستاکە کە گرنگە ضرورە پێویستە بۆ خەڵکی کوردستان ستا لە بەغدایە، موچە لە بەغدایە نەوت دراوەتە ئەوێ ئێستا ئێمە دەبێ ماگانە باجی ناوخۆ کۆ بکرێتەوە بڕواتە ئەوێ و ئەوش لە ئاکامەکەی ئەنجامی کۆمەڵێک بابەتی باش نەبوو. یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانم بڵێم کلیلی چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان دەبێت لە بەغدا هەموو هێز و لایەنە سیاسیەکانیش هەم لە عێراق هەم لە کوردستان بە پارتی دیموکراتی کوردستانیشەوە لە بەغدا پێویستیان بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت بۆ چارەسەرکردنی کێشەکان. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز ڕزگار حاجی حەمەد دانی وەکیلی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر سپاس. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردنە مولایەتتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان.